سەرەڕای ئەوەی خاوەن پێداویستی تایبەتە ناتوانێت ببیستێت و قسەش بکات ڕۆژانە سەرقاڵی کارەکەیەتی و بژێوی ژیانی بۆ منداڵەکانی پەیدا دەکات. وەستا ڕەفیق لە ڕێگای زمانی جەستەوە پێی وتین هەر لە منداڵیەوە لە باوکیەوە فێری تەنەکەچێتی بووە و ئێستاش بەردەوامە و ئەم پیشەیە بووەتە سەرچاوەی بژێوی ژیانی. لە ساڵی 72 خەریکی چۆکارێ ئەوە دەڵێ بەیانیا ساعت 7 دوکانێ دەکاتەوە میوان ساعت 12 بۆ یەک دای دەکا کاتی ناخواردن ساعت 1 دێتەوە هەتا ئێوارە ساعت 5 کاتی مەلابانگەنە و کاتە دوکاندار دەکاتەوە. کوڕەکەشی دەڵێت لە زگماکەوە باوکی بەم شێوەیە بووە ناتوانێت ببیستێت و قسەش بکات لەگەڵ ئەوەشدا بووەتە وەستایەکی دەزڕەنگین و بەتوانە زۆر دینداریشە و ڕۆژانە هەموو نوێژەکانی لە مزگەوت دەکات. باوکم هەر لە کەمەندامیەکەی هەر لە زگماگەوە بووە لە هەر لە زگماگەوە گوێ زمانی نەبووە سەرڕای ئەوەشە و توانیوێتی کار و کاسبی خۆی بکە و لە شوکارەکەی ڕانەوەستاوە ئەو جا بە خۆشی کەمێک خوێندەواری هەیە دەتوانێت بخوێنێ و بنووسێتەوە. دەڵێ قەت نەبووە ڕۆژشتیوە خۆم لێ بشکێنم دەڵێ دایم ڕۆژی خۆم گوتووە نوێژەکەش دەڵ هەر پێنج فەرزەکەی دەکەم بەیانەتە ئێوارێ یەک نوێژی ناکرد مزگەوتمان نزیکە هەر دەچێت بە جەماعەت نوێژی خۆی دەکاتێتەوە. مشتریەکانیشی دەڵێن ساڵانێکی زۆرە سەردانی وەستا ڕەفیق دەکەن و پێویستەکانیان بۆ چاک دەکات و زۆریش لە کارەکانی ڕازین. ئێمە ساڵانە هەموو ساڵێک کە پاییز دادێدین لەکن ئەو کاگەوەی سۆفشتەکەمان چا دەکەین هیچ کێشەشی نەبووە تا ئێستا زۆر زۆر لێ ڕازین وەساکی دەرەجەیەکە بەڕاستی ئێستا ئەگەر بڵێن بۆ خۆی دەزڕەنجینە ئەم خاوەن پێداویستیشە بەڕاستی بۆ خۆی زۆر ئیشکارەکان دەکات ئیشکارەکەی زۆر جوانیشە خەڵکی زۆری لێ ڕازیە خەڵک لە بەری مەرگەی لە سەرکەبکان و لە حاجیاو بۆ بۆکنویشت دێنێ. وەستا ڕەفیق پێمان دەڵێت مرۆڤ هەرچەندە خاوەن پێداویستی تایبەتیش بێت گەرمەبەست و ئامانجێکی لە ژیاندا هەبوو دەتوانێت بەدەستی بهێنێت. وەستا ڕەفیق سەرڕای ئەوەی کاکەسێکی خاوەن پێداویستی تایبەتە و نەدەتوانێت گوێی لە هیچ شتێک بێت و نەدەتوانێت قسە بکات سەرڕای ئەوەش توانیوێتی پشت بەخۆی بەستێت و بژێوی ڕۆژانەی خۆی بە کارەکەی دابین بکات. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.